هەندێ برامانەیە لە دوورەوە هاتون ئیسراحەتێکی دەخولەکی وەرەگرین. ئەمڕۆ واسواردەی سێ لە دەڤەری هەڵەبجە و شارەزور و مامۆستانی گەرمیان و پێنجۆن لە هەڵەبجە چادرگای بەڕێوە ئەسێ بۆ مامۆستانی ئەم سنوورە ئەمانەوێ لەم پشۆدا خزمەتێکی زیاتری مامۆستان کەین. مامۆستان پێویستیان بە ئەبدێتی زانیارەکانانە، مامۆستان پێویستیان بەوەیە لە پەرەپێدانی پیشەیە، پێویستیان بە زیاترکردنی کارامەیە، پێویستیان بەوەیە توانادار بکرێن بۆی ئەدایەکی باشتران هەبێ لە ناوەندەکانی خوێندنە، بۆیە کە ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ بە ئەرکی خۆمانی ئەزانین هەر دەرفەتێکمان بۆ بگونجێ خزمەتی مامۆستان بکەین. ئەوەی خەڵک لەم سەرزەویە سەرنجایەکی خواستن کردنەوەی ئەم خێوەتگا و ئەم کۆڕ و کۆبوونەوانە لە ئێستادا زۆر گرینگە، چونکە وەکو خۆت ئەزانی لەلایەن دەسەڵاتەوە خەریکە پیشەی مامۆستایەتی کە پیشەیەکی زۆر پیرۆزە و هەروە ئەگەری ئێمە وەکو دینی ئیسلامیش وەکو موسڵمانیش پیشەی مامۆستا پیشەی پێغەمبەرانە و کارێکی زۆر پیرۆزە. بەردەوام پێویستیمان بەوە هەیە کەوا مامۆستاش بەردەوام خۆتەزانی لە دنیای گۆڕانکاریەکانە، بەردەوام دنیا لە گۆڕانکاریایە، کەواتە مامۆستاش کە چینێکی گرنگی کۆمەڵگایە و چینێکی زۆر گرنگی هەستیاری لە بەردەمایە کە ئەویش نەوەی داهاتوونەوەی دواڕۆژی ئەم کۆمەڵگای و ئەم کۆمەڵگای ئەتوانێت بنیاد لەسەر ئەو نەوانەدا بنێ. بۆیە مامۆستایان گرینگە هەم لە ڕووی زانست و زانیاریەوە، هەم لە ڕووی ئەو گۆڕانکاریانی کەوا لە جیهانە ئەکرێ بەڕاستی ئەبێ زانیاریەکی باشیان پێبێ بۆ ئاراستەکردنی قوتابەکان بۆ ئەوەی بتوانین نەوەیەکی باشتر بخەینە نێو کۆمەڵگا و هەروەها کۆمەڵگا چاوی لەم نەوەیە و لە داهاتووە بتوانین نەوەیەکی تەندروست و کۆمەڵگایەکی تەندروست پێک بێنین. بڵێن لە ناوەندەکانی خوێندنە ئەرکی پەروەردەکردنی جیلی خوێندکاران و قوتابیانە، بۆیە بە پێویستی ئەزانێ ئەو ئەرکی لەسەر شانیەتی بیگەێنێت بە مامۆستایان. بۆیە دەورەکانی ئەمڕۆمان یاخود محازەرەکانی ئەمڕۆمان تەقوی مامۆستایانە لە ڕووی مامۆستای ئەوەی کە کاریگەری لە ناوەندەکانی خوێندنە تا بتوانێت ئەو پەیامی کە پێێتی زیاتر بیگەێنێت بە قوتابیان. شەپۆلێکی تێکدانی ئەخلاق و خوڕەوشت و هەروەها لایەنی پەروەردە بەڕاستی ڕووی کردوتە وڵاتی ئێمە بەداخەوە. بۆیە هەتاوەکو پیلانەکان زیاتر بن بۆ تێکدانی لایەنی ئەخلاقی واروها خوڕەوشتی و پەروەردە زیاتر گرنگە ئەو ڕێکخراوانەی کە چۆنەڵی لەم بوارەیە ئیشەکەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێ ئەو ڕێکخراوانی کە تایبەتن بە پەروەردە وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ زیاتر خۆیان قاڵکەنەوە بۆ ڕێخستنەوە و ڕێخستنەوەی پەروەردە بەو شێوازەی کە دروستە و ئەبێ پیادە بکرێت و بەرجەستە بکرێت و هەروە بۆ بەهێزکردنی ئەو توانایانەی کە لەو بوارەیە ئیشەکەن بە تایبەتی مامۆستایانی قوتابخانە. هیوامەن وایە ئینشەڵڵا سوود و قازان جێبێ بۆ هەموو لایەوە بتوانین هەرێکێ لای خۆمانەوە بگەینە و ئامانجەی کە ئەو ئامانجەی کە ئەمانوێ ئەوش ئامانجمان خزمەتکردنی چینی کۆمەلگای کوردی دیارە کۆمەلگای کوردی ڕوبەڕووی کۆمەڵی هێرشی دەرەکی بووەتەوە وەکو جۆرە لە تعریبی جاران ئێستا دەست بۆ تێکدانی خێزان و پەروەردە ئەکرێ هەوڵ ئەدرێ ئەو خێزانە ئیسلامیانی کە پەروەردە بوون لە چەند ساڵەوە هەزاران ساڵە لە کۆمەلگای کوردیا لاوازی بکەن و ئێمەش ئینشاءڵڵا لەو پێناوە هەوڵەدەین و خی گەورە پشت و پەنامان بێ. ئەو بابەتانی کە لێرا وترێتەوە پێنج بابەتی گرنگە وترێتەوە کە پەروەردەیی و هەروەها هۆشیاری سیاسی و هەروەها ڕێنمایی پلانی زیرەکە بۆ مامۆستایان.